کەمی داهات نەبوونی پارە زۆری خەرجیەکان وای کردووە حکوومەت هەموو هەوڵێک بدات بۆ دەربازبوون لەو دۆخە سەختە ئابووریەی کە هەرێمی کوردستان تێیکەوتووە. بۆ ئەوەش ئەنجومەنی وەزیران چەند لیژنەیەکی پێکێناوە بۆ ئیشکردن لەسەر چۆنیەتی بەرزکردنەوەی داهاتەکانی تر بەدەر لەنەوت، بەتایبەت وەرگرتنی باج لە تەواوی ئەو کۆمپانیانەی کەلوپەل و پێداویستی هاوردەی هەرێمی کوردستان دەکەن. یەک لەو بڕیارانی کە دەرباری وەرگرتنی باج لەسەر کۆمپانیەکان کارێک زۆر باشە، دەبێت ئەوەی هەرێمی کوردستان لە قەیرانێکدایە پێویستی بە بەرنامەی باش و گونجاو هەیە، بە شارەزانی باش هەیە بۆ ئەوەی بتوان هەرێمی کوردستان لەو مەرحەلەی بەرەو پێشەوە بن و دەربازی بکەن و داهاتێک بۆ هەرێمی کوردستان زیاد بکرێ و ئەو هەنگاوانەی کە ڕۆژانە دەستی پێکراوە ئومێدبەخشن. پێشتر چەندین جار وا بڵاوکرایەوە کە لە هەرێمی کوردستان باج لەسەر هەندێک کۆمپانیا هەڵگیراوە، بەڵام ئێستا حکوومەت بڕیاری داوە هەموو کۆمپانیەکان وەک یەک لە هێنانی کەلوپەل بۆ هەرێم باج بدەن. هەر هەنگاوێک بۆ چاکسازی بندرێت کارێکی باشە لە هەرێمی کوردستانە، چونکە لە هەرێمی کوردستانە سەرجەم سێکتەرەکان گەندەڵی تیا هەبووە، ناشەفافی تیا هەبووە. ئێستا ئەم هەنگاوانە ئەندرێ هەنگاوێکە گرنگە، باز لەوە ئەکرێت کە باز لەسەر ئەو کۆمپانیانە کەم کرێتەوانێ بێگومان ئەگەر بەرجەستە بکرێت کارێکی گرنگە. ئێستا بەدەر لە فرۆشتنی نەوت داهاتی وەزارەتەکانی حکوومەت هەرێمی کوردستان 144 میلیارد دینارە. حکوومەت دەیەوێت ئێستا بەهۆی زۆربوونی قەیرانەکان و کەمبوونەوەی نرخی نەوت ئەو داهاتانە زیاد بکات تاوەکو لە ڕێگەی هەموو ئەو داهاتانەی کە دەست حکوومەت هەرێمی کوردستان دەکەوێت هەر نەبێت موچەی فەرمانبەرانی پێدابین بکات. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.